بە هیوام هەموو ڕۆژەکانتان پڕخۆشی و کامەرانی بێت. حیجازەکەیە بە یارمەتیەکەتوان لە کۆمپیوتەری بلا و پلێرە ڕابگرن پلێری ئەملا بەس پلێرەکە ڕابگرن سواسانەکەم ستۆپیکە ئێوەرتان باش بیسەرانی ڕادیۆ میلی گەڕیان خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەیەکی نوێی بەزمەکانی گەڕیان بە هیوان کە شنەبایەک بین بۆ ڕێوێنەوەی خەمەکان بۆی خەمەکانیەوە بڕەوێنینەوە لەناو ئەو هەموو قەیرانەیە کە هەیە لەناو هەموو نەهامەتانی ژیانە ئەو قوربەسەرش یاتە سەر کە ناوی کۆرۆنا بنەفرێت بێ ئەو زەم کاک ئەحمەد شتیشی هەیە لەسەر کۆرۆنا ئەو دوایە چینە ناو باسەکان ئینشەڵڵا ئەم ئێوارەیە وەکو هەمووشەیی دوو گەنجی خوێنگەرمی خۆشەویست و هونەرپارێز و هونەردۆست و هونەرمەندی زۆر بەتوانە کاکە بابانی خۆشەویست بە ئەمێری زەڕ بوو کاکە ڕەحیم هاوکار من زۆر سپاسیانەکەم بەڕاستی بە ناوی خۆم و سەرجەم بیسەرای ڕادیۆی میلی گەڕیان و بە ناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە و هەروەها بە خێراتنیش گەرمی میوانی ئەمڕۆکەم کاک ئەحمەد سەنیاوی کە کاک ئەحمەدی خۆشەویست لە میوانەیە ئامادەی پیشانە بێ بە میوان لە ڕادیۆ میلی گەڕیان زۆر بە گەرمی بە خێرات دەکەم کاک ئەحمەدجان بەخێر بێت. مایکی خۆ دەگە ئەزن پێشی جواب بێتەوە مایکە ئەتوانێت بەسە سەر و بەسە چاو کاک زەجان من وەکو هەمیشەی هەموو کاتێک وتومە ئێمەی هونەرمەندانی میلی سلێمانی بە تایبەت ئەگەر کەمێک وەفامان تیاوێت بەڕاستی ئەبێ وەفامان هەبێ بۆ بەڕێزن کوردواتەنیاڵەیە وەسفی ڕوبەڕوو لە زەمین پاشەم لە ناخۆشترە بەڵام من بۆیە وەسفتەکەم شایەتی شمەیەکە لە هەموو جێگایك و لە هەموو شوێنێک وتومە بەڕاستی کاک جەزا بە ئێمە ماندووە پیرۆزبایم ڕادیۆ جوانت دێکەم سڵاو ڕێز و خۆشەویستمەیە بۆ هەموو بینەر و بیسەرێکی خۆشەویست دەستخۆشی بە کاکە بابان و کاکە ڕەحیمەڵم کە بەڕاستی نمونەی دوو کەسی جوامێری خۆبەخشن بەڕاستی لە هەموو بەرنامەکانی ئێمەیە بەڕاستی زۆر بە خۆبەخشانە زۆر بە برایانە هێن کە پێم وا بێ جێگەی ئەوەیە کاک جەزا هەموو کاتێک دەستخۆشی لەم دوو پیاوە بکرێ من بەڕاستی دەستخۆشی لە تۆەکەم پێش هەموو شتێک بۆ هەر شوێنێک پێماوەت وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان بەخۆ بەخش هەموو کادامادە بووی من ئازاتیم نەکرد بۆ سپاس بە ئەو دوو گەنجە جارێکتر هەم نازانم چۆن وەسفیان بکەم چکە بەڕاستی منەوە وتووە ماوەی 8 ساڵە بێت کە ئێمە ئەو خەیرانانە هاتە پێشەوە پێشترێکە کۆمەڵی هونەری میلی لە ساڵێکە 4 چارەکێ وایە فیستیڤاڵێک دوای خەیرانەکان ئەو چارەکانە بوو بە 200 بوو بە 20 بەرامبەر 30 بەرامبەر لەبەرەوەی خەڵک پێویستی بە گۆرانی مۆسیقایە بەڕاستی دڵەکان هەمووی داخراون سەی دەموچاوەکان پێ زەردەخەنەکان هەمووی تۆراون خەڵک هەمووی پێتاقەت دنیای خەم لە دڵیە کرد مردن زۆر بەکار ئەم شەو خۆم خەریب سەرم بێ خوا شانسمە ماڵی بمری دوای نشێدم نامری ئینشەڵڵا درێژە بیت سوپاسی بێپایانم وەکو هەموو کاتەیەڵەمەوە بۆ کاکاوبەشی هاوکاری هەمیشەیمان بۆ کاکە بورهانستاری خۆشەویست بۆ کاکە جعفەر جەلالی کە ئەمڕۆژ لایڤەکەمان بۆ ئەجێزێتەوە سوپاسی کاکە ڕەوان دەکەم کە ئەمڕۆ لێرە نییە بەڵام هەموو کات گەنجێکی خۆنویست و خۆبەخش بۆ هاوکاری هەمیشەیمان بووە بەڵام من حەزاکەم زۆر کاتەکەتان بەرم کاکە دەڵان قاسم یەکەم کۆمنتی نووسی و هونەرمەندە خۆشەویستە دەنگخۆشەمان لە شاری بوونەوە لە ئەڵمانیا سڵاوتان لێ بێ سەرکەوتوو بن وەڵامی ئەوی چای ماجەکەم زۆر ماجیم بەدەنگی کاکە ئەردەڵانیش وەڵا بچێت حەزەکەم یەکسەر بچینە لای گۆرانیش بەسەر سەر و بەسەر چاو تامەزروێەوە مادەم ئەم ڕادیۆ جوانەمان ناوی ڕادیۆی گەڕیانە گەڕانێکیان پێشەشکە ئینشەڵڵا هاتیە سەردانم پیری بەخێر بێ هاتیە سەردانم سرم سپی بوو وەری ددانم
سرم سپی بوو وەری ددانمێ مردن هاتە ڕێم بەرەو نەمانم مردن هاتە ڕێم بەرەو نەمانم لە ڕابردووی خۆم زۆر پەشیمانم هەمووی ڕۆژ نەماوە هەمووی لە گۆڕێم هەمووی ڕۆژ نەماوە هەمووی لە گۆڕێم بە هیچ دەرمانێ کوڕەکان ڕەنگیان نەگۆڕێم ئەو چاوەی بەشە و ئەی بینی دەرزی ئەو چاوەی بەشە و ئەی بینی دەرزی ئێستا نابینێ شێ بە بەرێزی ئێستا نابینێ شێ بە بەرێزی وا ساڵانێکە ڕۆژم بڕیوە وا ساڵانێکە ڕۆژم بڕیوە وەک بڵێ گوڵم تێدا نەدیوە کە داری هیوام ئەگا بەچرۆ کە داری هیوام ئەگا بەچرۆ بای ئەجەل ئەی بە ناپرسێکە بۆ لە نێو غاباتی چرۆی بابردوو لە نێو غاباتی چرۆی بابردوو ڕۆژ ئەکەمەوە تا بەیانی زوو ئەوسا ئەڕوانم لە تیشی هەتاو ئەوسا ئەڕوانم لە تیشی هەتاو هێن چاوەڕوان بووم خوێنم بوو بە ئاو براکە مرێدمە بم بەرۆ سەنگاو پێم ئەڵێ گیان نەخۆش دەوێم نە پێم ئەڵێ گیان نەخۆش دێ ئەوێم لێم بوویتە گیانم دڵدار بێتۆ ناسرەوێم قوربانی چاوی پڕگریانت بمە قوربانی چاوی پڕگریانت بمە هەر خۆم غەم خۆری خەمەکانت بمە خەماد وەک لافاو بۆ گۆڕ بردمی خەڵک غەما خۆن من غەم خواردمی خەم هاوڕێیەکی زۆر بە وەفایە خەم هاوڕێیەکی زۆر بە وەفایە ساتێ ژیانم نادا بەزایە ساتێ ژیانم نادا بەزایە ئێمە کەوشەی گەڕیانمان هەڵبژات خەڵگیان و بۆ گەڕیان ویستمەوە بە خەڵکی خۆشەویست بڵام خاستان بیسەرانی کە ئێستا گوێبیستمانن وشەی گەڕیان یان ئێمە وەکو کورد خاوەنی ئەو وشەیەین وەکو مۆسیقاکەی وەکو ئیقاعەکەی کە ئیقاعی گەڕیانی پێڵەن وەزنەکەی کە حەو لە سەرشتا
وەکو گۆرانیەکەی هەڵپەرچێشیە تایبەت بەگەڕیان لەبەرەوە بەڵبەڵێ یعنی هەر دنیایەکی خاصە بە کورد بە بەڵێ، تایبەتی ناوچەی سنە و لەیلاف و مەریوان و پاوە و ئەو ناوچانەی کە ئەم گۆرانە خۆشانەی تیاوترێت ڕۆژهەڵاتی کوردستان بە زۆربەی زۆری بڵێ ئێوەش ئێستا زۆرن کە لێرە لەو گەنجە خۆشەویستانەکە هونەری کوردستان پاراستووە بەگەڕیان ناسان تۆژیشی لەوانە بەڕاستی قوربانم کە خۆشحاڵم کە من بەڕاستی ئەو گەڕیان بدەنیەوە بیستم زیاتر پێم خۆشە بێت بەڵام بۆ تاریخ پێتان دەڵێم ئەوانەی کە جیلێک دوای ئەوە هاتون کە گۆرانی پێشتی گۆرانیتان نەوتووە یەکەم کەس لە کوردستانە لەم بەشەی کوردستان لە پێش ڕاپەڕینە کاک ناسر ڕەزازی کە هاتە ئێرە لەگەڵ تیپ مۆسیقای سلێمانیە گۆرانی هەرزاڵی و کە گەڕیان بۆ ئەو یەکەم گۆرانی گەڕیان بۆ لە باشوور لە دوای ئەویش لە دوای پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین ئەلە و ماوەیە عومەرە بچکۆل یەکەم کەس بۆ لێرە گۆرانەکانی عینەدینی وتەوە تەنها دەو سەردەما گروپی مۆسیقایمە ئازەبیقەکانمان زۆربەی یعنی بە ئالانی شەوکە زۆر قرس بوو هەمووان ئەوتمانەکە چکە گەڕیان تازە بووبووان بەڵێ بەڵێ وا بوو کاک کازمەحمە سڵاوی نردووە کاگە دەڵان قاسم جایت ئەڵێ چاوەکەمی زۆر زۆر سپاس بۆ تۆ کاکارێمی مابلی و خۆشەویستان هەمویان سەرخەتن بۆ پەیوەندیکردن ڕاستەوخۆ بەم بەرنامەیە توان ڕێگەی ژمارە مۆبایلی 0771 471 52 64 و یاخود لە کۆمنت هەجر پێبینی سەرنجەکانی وە لە خزمەتان نبین کاک ئەحمەد بۆ ماوەیەکە هونەرێک تریش دەێنەوە کە مای دەستخۆشیە چکە پێشتریش ئەو هونەرار هەبوو پێڵە مەنەلۆچ زۆر جار مەنەلۆچ بەو بەرهەمانەوتێ کە باسی دیاردەکانێک ئەوکو بوو کە خەسوو و شیر بە بەڵێ 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 نەزانین پەیوەندیە بەڵێ بەڵێ ئەم کاتە باش گیانەکەن قوربانە بم یەک دقە با داخلی ناو بەرنامە بکەم چاو ماجەکەمەگە خۆشە بناسێنی زۆر زۆر سپاس دەکەم گیانەکەم ئەم کاتەوە باش ئەلو ئەم کاتەوە باش براکەم برا بەڕێزەکەم ناوی بەڕێزی لەکوێوە پەیوەندیەکەی ئێمە لە خزمەتا بین سبحان لە شاری سلێمانیەوە زۆر زۆر خۆشحاڵی کار سوبحانجان تۆ برای ئێمە چاوەکەم بەخێراتنی میوانە بەڕێزەکەتانەکەی کاک ئەحمەد مەناوی بۆ دەو خزمەت و ڕێز و خۆشەویستیمان لێ بووی دەستخۆشی بەرنامەجوانەکە و لێبین زۆر زۆر سپاس بە قوربانم جێگای شانازیەکە ڕادیۆیشی بۆ شێوەیە کە بتوانێت گرنگی بە هونەری کوردی بە بەڕاستی هونەری کوردی ماوەیە کە پێشێ کراوە بەناڕێیا براوە کاک ئەحمەد مەناوی چاومانە بەخێر بێت دەستخۆشی لێ دەکەین زۆر زۆر سپاس بە قوربانم زۆر زۆر سپاس بە قوربانم فەناویە ئێمەش فەناوین بەناوی فەنا و بەناوی دۆستون ناتیاوانی و دەستخۆشی لێ دەکەین کاکە سوبحانجان زۆر زۆر سپاس کاک ئەحمەد و دوای خۆی بەجێڵم وەڵام باتەوە کوسەناویەک من چای تۆ ماچەکەم کاک سوبحانجان ئەم ڕادیۆیەکی فەقیرانەی خۆ بەخۆی هونەرمەندە میدیەکانە وەڵا پێم خۆشە گیانەکەم هەنێک گۆرانی هەیە ئەکرێتە سەری ئەبڕێ پێشەوەی تەواو بێت ئەیبڕنیان پێشەوەی تەواو بێت ئەچێتە لای ڕێکلامیان گۆرانی شتە دەست پێگا بەو گۆرانیە تەواو بێت مێڵ دەبڕێت وڵای کاک سوبحانجانەوە حەزم کرد ئەو ڕاستێت پێ بڵێم ئەو گۆرانیانە ئەمانەیە پێتان بڵین کە ئەرشیفی تایبەتە ئێشتا بڵاو نەکراوەتەوە ڕادەکەیمە تازێ ئەمەیە هێدی یعنی چۆن ئەڵی خواردنێک جاروایەتی کەسێک خواردنێک حەزەکە یەک پارچە خواردنەکە دەهاتی بە نزیکانەی خواردنەکە پێگات زۆر ئەوە دڵنیا بنێمە هەمووی پێشکەشیەوەکەین ئەرشیفێکی زۆر زۆر دەوڵەمەندمان هەیە کە زۆر جاڵین ئەرشیفی تایبەت و ناوازە تایبەت بە خۆمان پێشکەشتانیکەین والله دەستشان بۆ بێ یەکوان دەستوو بن دیوەی دەشتانی و تەمەن درێژیتان بۆ خواردین بەڕاستی بەنامەیەکی جوان و ڕادیۆیەکی جوانە دەستخۆشیتان لێگەین و داواکاریم لە کاک ئەحمەدیش هەیە گۆرانێک بۆ منطقەی خۆمان دەستەناوە بڵێ ئەگەر بێ بگرێت بەسەر چاو بەسەر چاو سوبحانجان قوربانم کاکە سوبحان تۆ براو تۆ براو عەزیزێ من سوبحانجان تۆ بەڕێزی برای سواز بە کاکە سوبحان بۆ پەیوەندیەکەی وەڵا نازانم گۆرانی بۆ سەنگاو قەت جۆم نەوە کاک ئەحمەدی گەرمێنی بڵا حەزەکەم بینە بەڕاستی گەرمیان سەرچاوەی هونەری ڕەسانە قەتار و خاوکەر و ئەڵاوسی و خورشیدی وای ئەو تا ئێستا جۆم نەبوو کاک ئەحمەد زیاتر ئەوەی کە من جۆم لێ بە گۆرانی شاد زۆر خۆشەڵێت و گۆرانی میلە جوانەکان زۆر بە جوانیانێتەوە
بەرحاڵ لە خزمەتی باسی ئەومانەکەێت هوەرێک هەیە هوەری مەنەلۆجیان پێ جاران هوەرمەندێکی دێریمان هەبوو بە ناوی ساڵی عەبدوڕەحمان کاکی شۆفێر لەسەر خۆ بوو کۆمەڵە گۆرانی هەبوو لە ڕۆژهەڵاتیش بەسەر ژن بەژن و مارەی و شیربایی و ئەمانە دیاردە کۆمەڵایەتەکانی پێچارەسەرەکرێت لە ئێستاشا بەڕاستی گۆرانی گۆڕانکاری بەسەر هاتەوە کاکەحمۆ شتێکی زۆر خۆشتر هێناوەتە ناو هوەری میلیۆ ئەوەش کە زەڕورە بۆ دڵخۆشکردنی هەوادارانی هیوادارم بەزمێک لەو بەزمانە لەناو بەزمەکانی گەڕان بەڕامێنایی بەزمەکانی گەڕێنە لەسەر چاو نازانم چی ئامادەکرێت بۆ ئەوە کاک سوبحان هیچ شتێکە نیوەڵامی بیتەوە خۆت کاک سوبحان برای بەڕێز و کاک سوبحان برای بەڕێز و خۆشەویستی ئێمەیە دەست و چاوی خۆشوێ چاوی ماچەکەم من هەموو کاتێک نەک بەستەنگاوە من هەموو کاتێک ئەمەم شانازی بە و نازنەوەی خۆمەکەم ئەگەر لە هونەرەکەمان شانازی بێت شەو نەکەم بە نازناوەکەمەوە ئەیکەم بەڕاستی خەڵکی سەنگا و خەڵکی گەرمیان چاوی منن دڵی منن من بچووکی هەمویانم بەڕاستی یەکێک لە هەموو ئاواتەکانی دایکم ئەوە بوو ڕۆژێک لە ڕۆژان من بتوانم قەتال و خاوکەرێکی بۆ بڵێم یا هۆرەی بۆ بکەم هۆرەی جافی بۆ بکەم بەڕاستی بەڵام زۆر بەداخەوە کە دەنگم کات جەزا بۆی نابێ زۆر خۆشە لە دنیاە تۆ بەڕاستی شتێک بڵێ شتێک لە کارێکە بڵین بەرداوامی و پەرەی پێبێ کە سەرکەوتوو بیتیایە وایە بەڵام تەمەناکەمەوەی کە منە ئێڵم بەڕاستی ئەمڕۆ هەموو کاتەکان هەر کاتێک کە ئێڵم ئەگەر لە 150 جمهورە خۆشەویستەکانم بەدڵیان بێ من شانازی پێ بکەم و شانازیی گەورەیە بۆ من وێستەکەوتن بۆ خوازم ئەوەی کە ئێستا ئامادەی پێشکەشمانی پێی حەزەکەی بە وڵا گۆرانێکی شادە خۆی نەرمەکەیە گۆرانی نەرمە بەڕاستی زۆر بەداخەوە لەم ماوەیە هونەرمەندێک هەرچەنە پێم وابێ هونەرمەندی خۆشەویست کاکەم گوڵانیش ئاماژەی پێدا بوو زۆر بەداخەوە کە هەنێ لەم هونەرمەندانە ئێڵێن هەڵەوەڵا ئاوازی فلان و فیسار عنی نازان بێت ئەو هونەرمەندە بەڕێزە لە ڕووی ناوی ئەو هونەرمەندە بێنەیان حاڵە حسابێ هونەرمەند هەیە لە هیچەوە دەستمان گرتۆ کە دومانە بە گۆرەیمێش لەگەڵ ڕێزمە بۆتەوە ئاوازماناتی مقابلەیەک ێڵە لەسکی دایکمە گۆرەیمێژ نایێت جا من کار جەزا ئەوە زۆر من ئەوە لە هەموو شتێک بە عیبەتر دەزانم بەڕاستی یعنی ئەو ئاوازی مامۆستا عینەدینە یعنی بۆچی نایڵێ ئەگەر پێت عیبە ناوی بڵێ ئاوازەکەشی مەڵێ وانە من بەڕاستی ئەو بەندە کۆمیدیانەی کە ئێڵم لەسەر و ئاوازە زۆربەی زۆری ئەڵم کە ئێسێشە و گۆرانەی پێشکەشەکەم تەمەناکەم مامۆستا عینەدین لێرەوە بە گەورەی خۆی بمبورێ ئەگەر من هەشێکی ئەو متبێتەوە دیارە من ئەوم بە مامۆستای خۆم زانیوە بۆ یشتەکانی شیاڵێمە بەڕاستی ئەوە نیشانی وەفاداری و بە وەفایی و دڵسۆزی خۆتە قوربانم ئەنەرمەنە بە سەرمان بوو دوو جار کۆچیم خۆمەم زانی پەتامە سەرمان بوو دوو جار کۆچیم خۆمەم زانی پەتامە خێزانم زیڕەی لێم کرد وای زانی کوروە نامە کیلۆمەترێ لێم دوور بوو هەر نەئەهاو بەلامە زەنگی کرد بۆ خەزورەم وتی وەرن بەدوامە ئەحمە و بەرن پێویستی بە کامل فەحسی عامە هەر ناوێرێ بۆم بکایەک تەلەفۆن و نامە خەتای خۆم بوو بە ئاوی سار خۆم شۆرد بوو لە حەمامە خۆم شۆرد بوو لە حەمامە خۆم شۆرد بوو لە حەمامە دکتۆر دەرزی بۆ کردم یەک سەرنجی کرد پیامە دەردیمان باندا مەڵێ عیبم نەماوە مامە عیبم نەماوە مامە ئای تاوێ جۆم بۆ ڕاگرن ئالەم بەسەر هاتەوە
شتێکی وا لەی ڕوودا مێسە بیرم هاتەوە تازە کچێکم ناسیوە لە ڕێی نامە و چاتەوە کەوتە باس و وەسفی خۆی بە ژیان و حەیاتەوە باسی شوکردنیە کرد بۆ پیاوەی ئەیباتەوە ئەیود من نامەوێ کوڕ مەشروبات خواتەوە شەوانە بەرەو ماڵۆ لاتەولات بڕواتەوە لاتەولات بڕواتەوە بۆ هاتنەوەی نیوەی شەو بڕوانمە سەعاتەوە ئەویش لە بنکەی پۆلیس شەو ڕۆژی بکاتەوە سەد تەلەفۆنی بۆ بکەمە و جوابم نەداتەوە من پیاوی وام بۆچیە ڕەبی خوابی باتەوە مەرجەکانی زۆر جوان بوو ئالەم کات و ساتەوە بەڵام بۆ من نەدەبوو لەگەڵمانە هاتەوە چونکە زۆر لەو مەرجانە لە من ڕەنگ ئەداتەوە لە من ڕەنگ ئەداتەوە کاکە ماڵ و ئاوا بێ بۆچی پەندێناتەوە بڵێ ئەم شەو خێزانم دەرگام لێ بکاتەوە گەر بزانێ و تێ بگا ئەم کاتە خەباتەوە مەگەر ئەحمە سەنگاوی لێرە بێ و نەڕواتەوە لێرە بێ و نەڕواتەوە ئێستا لە ڕادیۆی گەڕیان بەو پەڕی نەشاتەوە شتی واتان بۆ ئەڵێم لە دنیا دەنگ باتەوە کاک جەزا خوای گەورە دەستگرێ بە باڵاتەوە قەت ناخۆشی نەبینی ئالەم کات و ساتەوە ئالەم کات و ساتەوە ئەرەوەی لە هەواڵم نەپرسی لە کاتی تەنگانەدا من تۆم بۆچیە برادەر لە خۆشی و فەرحانەدا زۆر کەسم بۆ دەرکەوت لەو ژین و گوزەرانەدا ئەوانەی سەردەمانێ گرینگیم پێیان نەدا پێیان ئەوتم برادە ڕۆیشتن لەو شانەدا گوایە دڵسۆزی من بوون وا خۆیان نیشانەدا هەمووان پشتیان لێ کردم ڕۆژێ لەو ڕۆژانەدا کە بینیان لێم قەوماوە ماڵم لە وێرانەدا هیچ سوودێکیان نەبەخشی بە من لەو ژیانەدا خۆیان لە من شاردەوە منیان بە بێگانەدا هەرەوەی خۆشیان ویستم تا ڕۆژێ پارە لەو گیرفانەدا خۆشیان ویستم تا ڕۆژێ پارە لەو گیرفانەدا ژیان تاقی کردنەوەیە لە چەرخی زەمانەدا قەدەری خوایە ڕۆژێ سەر لە هەمومانەدا نەڵێن ئەحمە سەنگاوی هەر خەریکەتانەدا ڕێزم هەیە بۆ ئەوانەی لە قاڵبی پیاوانەدا بۆ نمونە کاک جەزا منی بە دنیا نەدا تا ئێستاش هاوکارمە لەو شیعر و بەندانەدا هاوڕێی چاک ئەوەیە پشت بە عەرزانەدا ئیتر کەس بۆ مەسڵەحەت لە لای من خۆی بانەدا لە لای من خۆی بانەدا لە لای من خۆی بانەدا ئەرەوەی با پێتان بڵێم ئێستا چ باسە و چ خەبەرە با پێتان بڵێم ئێستا چ باسە و چ خەبەرە باو باوی سینە و باڵا و عەرزی جیسم و کەمەرە هەندێک کچە مۆدێل هەندایک و باوچیان هەندەرە شانازی بە کچە ئەکەن مۆدێلەیە ئەکتەرە لە تۆڕی ئەنتەرنێتە خاوەن زۆرترین بینەرە پەیجوو ئەکاونتەکەی لاشی لە حەد بەردەرە شەو ڕۆژ هەر پۆستەکە چاوی دنیای لەسەرە ئەی هەموو گیانی تەژمیلە بۆ تۆکسەیە فیلەرە هەرەوەی پیاوی داماوژن بێنە لەو جۆرانە جاوەرە پیاوی داماوژن بێنە لەو جۆرانە جاوەرە بتوانە تەمەنیەک لەگەڵ یا بە سەربەرە لەگەڵ یا بە سەربەرە
دەست بدەهی لە هەرجەیە دەتەقێ زۆر خەتەرە وە کاڵای لێ هاتووە نرخەکەی بە دەفتەرە بەبێ میچاش بیبینی ئەڵێی جاکوا بە شەرە ئەڵێی جاکوا بە شەرە ئەڵێی جاکوا بە شەرە باسی ئەو شتانە ئەەکەم نەڵێن ژنی لەسرە لە ڕادوێی گەڕیانم لە ڕادوێی گەڕیانم ئەو پەیامەی بۆ بەرە شەرتە ئەمڕۆ بۆتان بڵێم بەندی سەیر و سەمەرە بەندی سەیر و سەمەرە بەندی سەیر و سەمەرە ئەرەوەی کاتێ لە ماڵە چمەدەر لە خۆمەدەم عەتروبۆن کاتێ لە ماڵە چمەدەر لە خۆمەدەم عەتروبۆن وردە وردە ڕێ ئەەکەم بە پێنەک بە ئەڤەلۆن بێوەژنێکی جوان هەیە لەو سەری کۆڵانی خۆن بەردەرگای ماڵی ئەوان بواتە ڕێی هاتوو چۆن دایمە لە بەردەرگایە تەحەمولی هەیە چۆن دڵی زۆر بە من خۆشە گەرم و گوڕا گفت و گۆن کە من ئەبینێ ئەڵێ بە مناڵەکانی بڕۆن هەستە بچنە ژوورەوە نان و چاکەتان بخۆن ئەوەسم لە پەنایە ئەکەوینە باسی کۆن ئەڵێ ئەحمە و بەو خوایە بۆ باوکیە زۆر تامەزرۆن مناڵ کە باوکی نەبوو خەریکە یەکتر ئەخۆن خەریکە یەکتر ئەخۆن ئەزانم بۆوە ئەڵێم بەبەستی چێ ڕاوچی کۆن ئەگەر ڕۆژێ نەمبینێ دا ئەنیشێ گرژومۆن دا ئەنیشێ گرژومۆن ئەڵێ شەوان بەتەنیا مەیکەمە گوێچکەمی تفۆن ئەی کەمە گوێچکەمی تفۆن گوێ ئەگرم لەو شتانەی گۆرانی وتراوی تۆن ئەڵێ ئەوانە ڕاستم ئەڵێم نانی وەی درۆن ئەڵێم نانی وەی درۆن ژیان پێویستی بەو خەندانەش هەیە بەڕاستی یعنی تۆ چەند جارێک لەو هەموو بێتاقەتی هەر خۆم لێرەوە زەردەخەنەیە گرتن زڵم خۆش بکە بەڕاستیەوە مای دەستخۆشیانی ئێوە خۆشیە بەخشن بە خەڵک بەڕاستیەوە خۆی لە خۆیان گەورەترین نازانم بڵێم چی گەورەترین بەخشندەیە هەم خۆبەخش هەم خۆنەویست هەم لە پێناوی ئاسوودەی خەڵکە دانیشی دڵنیام شەونەخوونی ئەسێژی تاکو ئەم بەندانەدانێ لە ئەوەی کە من ئاماژەی پێ بەم ئەمێ یەکەم هەوڵ لەم بوارەیە لە بواری هونەری میدیا پێم وابێ سێ محەمەدی سەپایی ڕۆحی شاد بێ بەڵێ بەڵێ خۆدانەزانم چەند حرەکەی جوان و شتی شێک لەدانی ئەوە لای کورد شتێک بەلایەن و نامەوە بوو بەڵام گۆرانی بیانیە بینی چۆن کەگابرا گۆرانیە لێ بە بتر بڵم چی ئەڕەوە حاڵی لێنێت و هەروەها ڕەسوڵی نادری هەم قسەی خۆش و هەم نوکتە و بەسەرهات و هەم گۆرانی ژانی هەموو کاتێک ئەمانە جێگەدەستیان دیار بووە جەنابیشتان بە هەمان شێوە چەند ساڵێکە من تێبینیم کردووە بەم بەندە خۆشانە دڵی خەڵک خۆشەکەیت خۆشی دەشەم زاما و ڕۆناکەوە وە ئێستا حکمیە بەدیرە بە بەس کۆمنتی چاگە نووسێڵە سڵاو من کاکە زامەوە سڵاو بە کاکە زامن چای ماچەکە زامە جان هەمومان خۆشمانێت و ڕێزمانەیە بۆت هەر هەموو ستافەکە کاکە هاوکات جەمال ئەسڵاتان لێبێت لە خۆشییا بن زۆر زۆر سپاس دەکەم کاکە چێنەر عەبدولوهاب سڵاو و ڕێزمانێ بۆت کاکە کرەم هەورامی هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی ناوچەی هەورامان هونەرمەندی لاو برایی کاکە ئەرجومەند هەورامی کە من لێرەوە ڕێزمێ بۆ هەردووچیان سڵاو و ڕێز خۆشەویستم بۆ یەک بە یەکتانم کاتتان باش زۆر زۆر سپاس کاکە کرەم هەورامی برا و هاوڕێم ڕێزی دنیامان هەیە بۆ گیانەکەم خۆشەویستان بۆ پەیوەندیکردن بە ڕادیۆ میلی گەڕیانەوە بۆ ئەم بەرنامە ڕاستەوخۆیە توان ڕێگەی ژمارە مۆبایلی 0771 471 52 64 پەیوەندی بکەن بە ڕاستەوخۆ بە بەرنامەکەەوە
ئێمە لە خزمەتان نبین بۆ هەر پێشنیار و بۆش ئەو ڕخنە و تێبینیەک یا بۆ دەوڵەمەندکردنی بەردامەکان. کاکە ئەرجومەند هەورامی ئەڵە ڕێز و حورمات ئێمە چاو ماچەکەین. کاکە ئەرجومەندی خۆشەویست هونەرمەندی دێرین و دەمخۆش ئەو هونەرمەندەی کە بە هونەرەکەی بەڕاستی هونەری هەورامانی زیینی کوردێتەوە میلۆدی جوانەکان. سوپاس بە کاکە ئەرجومەند هەورامی. خۆشەویستان، ئەگەرەتانە ڕادیۆ بەردەوام بێت وەکوتم بێ پشتیوانترین کەناڵین کە لەسەر گیرفان و بودجەی خۆمان دامانەوە فەیک نین و سێبەر نین و سەر بە هیچ حیزبولایەنێک نین. ڕادیۆ شێری سەربەخۆی لەبەرەوە پێویستمان بە پشتیوانیەوە هەیە لە یەک بوارە بۆ بازرگانان سەرمایەداران ئەوانیان کە خەمی کولتور و هونەریانە داوای لێکەن ڕکلامە بازرگانەکانیان لە ڕادیۆ میلی گەڕیان بکەن. ئێمە بە کەمترین نرخ ڕکلامەکانیان بۆ داوەزین بۆ توانین هیچ نەبێ خەرجی و داهات و مەسرفی خزمەتی ئەم هونەرمەندانی پێ بکەین کە بەردەوام بێ ڕادیۆکە. کاک چەنە عەبدولوهاب دەستخۆشتان یەکەم ئەمیشە جوانانە بەڕاستی چێژە ڕادیۆی بینیم. سوپاس دەکەم کاک ئاو کاجەمال. هیوادارم کاکزا هونەرمەند بەرهەمبازیانی باگەش بکەن بە دڵنیایی بەسەر هەردوو چاوم. کاکە مەنسوور سەنگاویەوە سڵاوتان دەبێت. سەنگاویەکان خۆشەویستن و هونەر ڕەسەن لە ناوچەی سەنگاوە بەڕاستی زۆر بەزوێنی ماتەوە. کاک ئەحمەدجان خۆشە باسی ئەو هونەرمەندە خۆشەویستانی سەنگاو بکە و نەم خۆشەکانیان ئەوانش زۆر ڕێزانی بووە. سڵاو ڕێز و خۆشەویستی مەیە بۆ هەموو ئەو هونەرمەندە خۆشەویستانەی کە پەیوەندیان کردو کە پەیوەندیان نەکردو هەمیان برای منن چای من کاکە مەنسوور سەنگاوی شەریکێکە لە برا بەڕێزەکانم زۆر نزیکە لێمەوە. کاک مەنسوور چاوتان ماچەکەم وەڵاهی من کاک جەزا هەموو کاتێک وتومە زۆر زۆر مهمە لە دنیاە زۆر زۆر مهمە شت بیت خۆت بە هیچ نەزانی. زۆر کێشەیە لە دنیای هیچ نەبی دوور لە خۆت بەش بزانانی. جا بەڕاستی تۆ یەکێکی لەو کەسانەی نەبێ بە وەسفی ڕوبەڕوو با وەسفی خۆت نەکەم. هونەرمەندانی سەنگاو ویا بڵین هەموو خەڵکی سەنگاو تاجی سەری منن چاوی منن ڕۆحی منن. من تەمەنامە کرد بمتوانایە لە بەرنامەکەی بەڕێسەوە لە هەر بەرنامەیەکیکەیە بۆیە بمتوانایە شتێکی دایبەت بە ناوچەی گەرمیان بڵێم کە زۆر داوای لە بردنیان لێکم دەنگم بۆی نابێت. منەوەم لە کاگەحمە بینیوە تەنانەت کە یەکێکی تر بێڵێت بەڕمونە لەم ماوەی پێشوە کوڕەکانی سەڵادەودەین بڵێ کەوانیان و کاگەحمەد خۆی بۆ نەجیرا فەرمێسێک بە چاوانیاتە خوارەوە ئەمەە بە کوڵ چوە ناو مەقامەکانی گەرمی. بەڕاستی کاک دڵشاد یەکێکە لە هەرە دەنگ خۆشە. کاکە منها بەڕستناو کاکزا پەخشتان زۆر باش نییە. بەڵای ڕاستێکی کاکە ئێمەجیانە بۆ باسم کرد ئەگەر گۆڕانکاریەکانمان تەواو بێ سوێدومان گەورەترە بێت بە پەخشیشمان وەکو باسم کرد ئەگەر یەک دوو دەوڵەمەندی خاوەنوژدان وجدانی بە جۆرە ڕکلامەکانی بنێرێتە ڕادیۆی میلی گەڕیان بۆ ڕکلامکردن لە ڕادیۆ میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 5264 ئەو کاتە بەنیازین لە ڕێگەی زیادکردنی لینکەکانمانەوە پەخشمان بگەینە هەموو سنووری سلێمانی بە هەموو قەزا و ناحیە و گوند و لادەکانەوە بە شێوەیەکە بێتە هەورامان و پێنجۆن و شارەزور و ناوچەی گەرمیان بەم نزیکانی ئینشەڵا. کاکە هەورامی هیوادار مەمیشە لە دوتکەی سەرکەوتناتان بینم هاوڕێیانی مادوو نەناسم چالاکیەکانتان شایەتی ڕاستیەکانن زۆر سوپاس دەکەم. من نامەیە کا زۆر کوشم حەزەکەم چینەوە لای گۆرانی بەس پەیوەندیەکە یەکەو پەیوەندی وەرەگرین. بەڵێ بەڵێ جانەکەم سەر هەردوو چاوام جانەکەم برا ئازیزەکەم با داخلی بەرنامە بکەم و من زۆر زۆر سوپاس دەکەم ئەگە خۆت بناسیێنیت و پێمان بڵێ لەکوێوە پەیوەندیەکەی سوپاس دەکەم. جانەکەم زۆر زۆر خۆشحاڵی کاک محەممەدجان سەر چاوان. کاک محەممەدجان چی دێ بۆ بەرنامەکەمان بۆ هونەرمەندی میوانمان ئەو هونەرمەندانە بەزەر و باڵەبان کاکە بابان کاکە ڕەحیم کاک ئەحمەد سەنگاوی لە ئێمە میوانن. زۆر زۆر باشە جانەکەم خێنە سەر چاوان. زۆر ڕاستە قوربانم. بەس یەک پێشنیار بۆ بەرنامەکەی جەناب بۆ ڕادیۆ دەشت. ئەم ڕادیۆیە لەگەڵ حرمەتم بۆ ئەوانەی ڕادیۆی تەکسیان پێشکەشە کرد ڕادیۆکەتان باوە ڕادیۆی تەکسی هێنێت. کۆمەڵی کەسەیە کۆمەڵی گۆرانی ئەڵێ شەر نییە کاکە تۆ هەرچی گۆرانی بتوانین لەم ڕادیۆی دایدەڵێنی.
بەڕاستی کۆمەڵی گۆرانی زۆر خۆش دەناوەزێنێت بەس لەگەڵەوەشە کۆمەڵی گۆرانی ناخۆشی داوەزێنێت زۆر ڕاستە قوربانە بم وەڵی لە ڕاستی ئێمە هەوڵی ئەو کەسانی کە زێنات بە گۆرانیەکانیان داوەزێنێت کە داچی نەوەزێنی لەوانەیە گرێ لێ نەکات قەیسێتە ئێستا بۆ نمونە من دەمم ناخۆشە کاخی گۆر ئێستا دەست و کەلمەت و لە بۆ ناڵە مەزارم ناخۆشە هیچ ئاست دەکەم زۆر ڕاستە کاک محەممەد جان ئەنجام بەدەستی من لێ بەس ئەوەیە ڕامزێتە زۆر شتێکی پیرۆزە شتێکە بە هەم خەڵک گوێ دێوێ هەم خۆشحاڵە لەگەڵ جەناتان لەگەڵ ڕادیەکان بەس بەڕاستی کۆمەڵ گۆرانی هەیە لەوانەیە من دای نەوەزێنم ڕادیەکە دەوڵەمەندتر پێ نەگێ ڕادیۆنی پێ ناوەزێنێت زۆر سپاس بۆ تێبینێتەوە کەس ناهێن و پێش ناکەناوی کەس بێنین بەس کۆمەڵ بەڕاستی کۆمەڵ گۆرانی هەیە یعنی هەموو کەس عاشقێتی هەموو کەس بەگەنج و پیر و ژن و پیاوە زۆر ڕاستە کاک محەممەد جان وەڵی من ئەمێنە مژدەی و بەمێ لەوانەیە بەڕێی منە بەڕێی منە لەوانەیە هەواش نەبێت بەس بەڕێی من کۆمەڵ گۆرانی دای نەبەزێنم زۆر لەوانەیە ڕادیۆکە دەوڵەمەندتر بێت پێشنیاری منە بۆ جەنابتان و خۆشتان باشتر دەزانن و دەستخۆشیتان لێ دەکەم و چاوی هەمووتان باز دەکەم زۆر سپاس کاک محەممەد جان سپاس بۆ پێشنیارەکە و سپاس بۆ تێبینەکان ئێمە بۆ تێبینانە زیاتر توانین جوانتر کارەکانمان پێشکەشکەین سپاس دەکەم قوربانم چاو باز دەکەم تا دڵی خۆش بە هەموو لایەکان سپاس بۆ تۆی بەڕێز گیانەکەم سپاس دەکەم من باشەیەکی یەکەم بەڵام باوەڕتان هەبێت پێمانەوترا بۆ گۆرانی فلان کەس فلانکە ئێمە هیچ شتێکمان لەگەڵ هیچ کەسێکانی هیچ ڕەنگێکی سیاسی هیچ باگراوندێکی حیزبی ئەو شتانە لە ئێمە ناخوێنەوە تەنها هونەر بەڵام بالضبط دەبێ وا بکەینەمە لەمەلا نابێت لەبەر خاتیەوەی دڵی کەسمان لێنێشێت کام هونەری جوانە بە زەو پێشکەشەکەین حەزەکەم چینەوە لای گۆرانی کاک مەسعود جاوێتتر کۆمەڵ کۆمێتی جوانی بنووسی کاکەکەرم هەورامی منصور نسيت كاك احمد خويا عاطفيه والله عاطفيه بس مشتغلين هم زي جلال وانا زور نبيني حاجه تجيني لا يقولاني زور خوش بغيت اليوم هاور بمال بخوش ایزاران هاور بمال بخوش ایزاران وید لاگیان دل باودا خمام سروای شمالی لباش ما خوا بیل لایلا خوا بیل نوا خوا نەپێم ئەڵێیان نەخۆشت ئاوێم نەپێم ئەڵێیان نەپێم ئەڵێیان نەخۆشت ئەوێم لێم بوویتە ژیان بێتۆ ناسەوێم لێم بوویتە ژیانم بێتۆ ناسەوێم سبەی کۆرپاکە دەڵاسێ لە خەم سبەی کۆرپاکە دەڵاسێ لە خەم پێیە دایمامکە لەگەڵ واڵەشەو وای دڵەگیان دڵ بیرە کەی من ڕازی بووم تۆ بن بەو پیرە دەی تۆ بن بەو پیرە بەسم لێ بگرە سرە سوێیبانی بەسم لێ بگرە سرە سوێیبانی لە من ماڵی زۆر لە تۆ جوانی من کوڕە لادێ تۆ شارستانی وەنەسینگیان شاڵ بە شلاوە وەنەسینگیان گیان
شال بشلاوة ويني بركة خال بملاوة خوايا مردا كيف أقولاوة دايب كيف أقولاوة شمال بيشنيو شمال بيشنيو يا خنكتانيو شمال بيشنيو يا خنكتانيو قرمياك قرميان خالو درسي لقيانيو قرماك قرميان درسي لقيانيو أقلاد الادم عزيز ملولو تلخواه لقري خالو من بمرم بوتو تلخواه لقري من بمرم بوتو روي بلا ما ياري روي بلا ما ياري نكر نقايام روي بلا ما ياري نكر نقايام خوي برشاذاني اي خوا من وقدايام خوي برشاذاني من بقدايام بيا ميل بيا وفا كزمك خرام يا ميل بيا وفاو كزمك خرام زفاد يك دنيا بخوا وفاد يك زرام زفاد يك دنيا وفاد يك زرام هاريا ولبان دنيق والكاي مني كشتوا كاكلن زولاركاي دايلان زولاركاي كوتر باريكاي باخكي بردم كوتر باريكاي باخكي بردم بمدرك وقتا تخوا وغركي بوشيم بمدرك وقتا وغركي بوشيم مانغا شو خوشم مانغ لسر مالان مانغا شو خوشم مانغ لسر مالان دوسي زوان بي خالو دم لسر خالان دوسي زوان بي دم لسر خالان تنهي العشيا واي 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 أمروي تواي فيها صوزا مروة صوزا جيان صوزا مروة صوزا جيان صوزا مروة صوزا جيان بسكولي من هذا شوني بتوما واي واي نبينا مخايا شوني بتوما واي واي نبينا مخايا جاري بلجيان وي واي صنجار بليدر جاري بلجيان وي واي صنجار بليدر كم بدا سزام وي واي كافرين كم بدا سزام وي واي كافرين داي صوزا مروه صوزا جيان من الادوات صوزا مروه صوزا جيان من الادوات روت مندي وخالو عشقي باوات روت منادي وزوالي عشقي باضاتنا
دای خۆشە ماگەشەو ئابێ حیلەی ئاسمیشێ خۆشە ماگەشەم خاڵۆ حیلەی ئاسمیشێ دۆست لە شار بێ بەخوا دەزیران لادێ دۆست لە شار بێ ئابێ دەزیران لاد دای سەوزا بەڕۆ سەوزە گیان بچکۆلەی منێدا شەو نییە بە تۆ بەخوا نەبینم خای دای نەبینم خایاوە دایا گەلبەر بێتۆ بێوە باوەلێ شنا 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 دایا گەروە بێتۆ دایا گەروە بێتۆ دایا گەروە بێتۆ دادە بچمە زەماوەلنێ وای تاڵێ لەو زوڵفە ئابێ بۆم بێوە پاوەلنێ دەی تاڵێ لەو زوڵفە ئابێ بۆم بێوە پاوەلنێ شنۆ 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 ئەمروساوەکەم شنۆ هێوازارە چی بوو تۆ ناو بەدڵەکەی منۆ تۆ ناو بەدڵەکەی منۆ ومعلومة داوى عبيد لك يمني عبيد لك يمني شنو 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 أمروسا وكم شنو أوازارتي ناو تبدلك يمنو سينيار برزا فقط قنديلو قمو فقط قنديلو قمو ومن دار ومن دار ونقر يا ومجان زين جيان ومن دار ومن دار سرفن كان يا جان سورة جيان وانا جايم بيا سرفن كان يا جان رحيم جيان وانا جايم بيا جان دڵای بێکەسم گیان زەینە گیانێ وەلە تاودوری تۆ دڵای بێکەسم گیان زەینە گیانێ وەلە تاودوری تۆ وەک دڵی مەزنۆن گیان زەینە گیانێ وە بووە ڕەنجەڕۆ وەک دڵی مەزنۆن گیان زەینە گیانێ وە بووە ڕەنجەڕۆ بژی ڕەحیم چاومانی بابانم خوا بەسم لێ بگرە گیان زەینە گیانێ بۆ سەرە سوێیبانی بەسم لێ بگرە گیان زەینە گیانێ بۆ سەرە سوێیبانی لە من ماڵی زۆر گیان زەینە گیانێ بۆ لە تۆ زوانی من کوڕە لادێ گیان زەینە گیانێ وای تۆ شارستانی من کوڕە لادێ گیان زەینە گیانێ وای تۆ شارستانی
ڕەشە ناسکەکەم گیان سوورە گیانێ وای وەک بەردی ئاوی ڕەشە ناسکەکەم گیان زەینە گیانێ وای وەک بەردی ئاوی ئەگرم سەرگرمە گیان زەینە گیانێ وە لە کچە سەنگاوی ئەگرم سەرگرمە گیان زەینە گیانێ وە لە کچە سەنگاوی وە لە کچە سەنگاوی ئەوە بەیەک 2006 قەیتانی دوو لێوانی نەماوم لە سوێیانی قەیتانی دوو لێوانی نەماوم لە سوێیانی هاوری لە من بەرداوە گوڵی باغی شێخانی ئیجازەم لە دایکی سەنە ئەم شەو دەمە میوانی ئیجازەم لە دایکی سەنە ئەم شەو دەمە میوانی ئەم شەو دەمە میوانی ئای شەوێ لە ماڵ دانیشت بووم شەوێ لە ماڵ دانیشت بووم کچێ زەنگی بۆ کردم وتی ئەحمەد سەنگاوی دەنگی تۆشێتی کردم تی حەزەکەم بتبینم داوای ژوانی لێ کردم پێی ود من لە خزمەتام پێم ود من لە خزمەتام بۆ کافتریایە بردم زۆر باشی ژیانی خۆی و بنام ماڵی بۆ کردم وتی من هەرزەکار بووم ژیان وا پیری کردم پیاوەکەم تەڵاقیدام خیانەتی لێ کردم تەنها مانگێ لەلام بوو دوایی پشتی لێ کردم دڵ هاوارەکە بۆ تۆ دڵ بێتاقەتی کردم دڵ بێتاقەتی کردم دڵ بێتاقەتی کردم وتی بمکە بە هاوسەر داوای ئەوەی لێ کردم منیش تۆزێ پێکەنیم بە مۆڕە سەیری کردم وتم دادەبم بورە خاوەن مناڵی وردم دەردی دووژنە سەختە من ژنێ پیری کردم من ژنێ پیری کردم من ژنێ پیری کردم های ئەڵێن ئەحمەد سەنگاوی لە ئاسکە چام و نەرمە ئەڵێن ئەحمەد سەنگاوی لە ئاسکە چام و نەرمە خوداوای خوڵقاندوم نەعەیبەیە و نەشەرمە خوداوای خوڵقاندوم نەعەیبەیە و نەشەرمە ئەوانی خۆشیانەوێم پێم ئەڵێن خوێنت گەرمە قەت لێیان عاجز ناوم گەر پێ بنێن وە سەرمە دووژمنم ئەو کچانەیە دووچڵ ئێسقان و چەرمە هیوایەتم ئەمەیە سنگیان ئەڵێ کە لەرم سنگیان ئەڵێ کە لەرمە ئای هەر پیاوێکە ژنەکەی لەگەڵ یا دڵی پیسە هەر پیاوێکە ژنەکەی لەگەڵ یا دڵی پیسە ڕەنجی زەردوو بێتاقەت دایمەوە گوڵی سیسە جەستەی بێهێز و ماندوو خوێنیتیانە یەکیسە ژنەکەی بەدوایەوە ئەڵێی پەت و گوریسە بە پیاوەڵێ ناشیرین خۆی گژیانی خاییسە دەمی هێندە سواوە پێویستی بەداییسە ئەمری بەسەراعەکە هەر خۆی گەورە و ڕەئیسە دەمی هێندە سواوە پێویستی بەداییسە پێویستی بەداییسە قسەی نەشیا و پێی ئەڵێ دەمی وەک بلاییسە جابووەیە دوعاەکەم جابووەیە دوعاەکەم هەر ژنێ دڵی پیسە خوا لە کۆڵی کاتەوە ئەک بمرێ بە حادیسە ئەک بمرێ بە حادیسە ئەک بمرێ بە حادیسە ئەی پیاوکە نەکبەتی گرتی وەکو ئەحمە وەینایە پیاوکە نەکبەتی گرتی وەکو ئەحمە وەینایە بەیانی یەگنان مەخوار مناڵ وتیان دەرگایە وتم بچن بیکەنۆ کێیە ئابم گەرمایە مناڵ ڕۆشت و هاتەوە وتیان پیاوێت تەنیایە لە زمانی باش تێ ناگەین قسەی زۆر باش بۆ نایە
چون بینیم جلێ شڕ و جووتێ نەعلی لە پیایە بەزەیم پێدا ئەهات وتم دیارە گەدایە دەسم کرد بە گیرفانمە دووسێ هەزارمدایە فەرموم لێ کرد بێتە ژوور تا بخوانان و چایە پارەی فڕێدا ئەدوت ساچمەی لە ناو دەمایە تێکشم تا لەی حاڵی بووم ئەیوت پارەت لەلایە قەنەفەت بۆ هاتووە هی فڵان کۆمپانیایە تاقمێکی تورکیە باییسی و دوو گەڵایە وتم باشە تا ئێستا من بەڕا لە ژێرمایە ویستم پێی بسرەوێنم چوزانم کە بەڵایە دە ساڵە کۆلفۆ ئەکا کە زەرە قەتی نایە کوڕەکەم هاواری کرد خێرا کە ڕاکەدایە وەرە سەیری باوکم کە ماشەڵا کە ئازایە خوای کردچیە یەک هات وامزانی مەگزیمایە لە ژێر و دیقەتمدا سێ چوار نەفەری تایە تومەز لە کۆمپانیاوە هاتبوو ئەو چیایە وتیان لەسەر چیە ئام شەڕ و هەرایە هاتووە بۆ قەرزەکەی من نەمداوە تێگوایە وتیان بۆ خاتری خوا ماڵی قەرزار ئەولایە ئەمە ئەحمەد سەنگاویە خۆ ئەو ناوی دارایە بابە ئەم هونەرمەندە کابرای تر مامۆسایە من لە ئێوە ئەپرسم ئاخر ئەمە ڕەوایە تا ئێستاش وا ئەزانم کابرا هەر لە ملمایە باندجەکەم لە بیر چووە دەستیەکەم لە ملمایە بۆ ڕادوێی گەڕیانە ئەیڵێم چیم لە دڵایە خۆزگا 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 خۆزگە چی ڕادوێی دنیا هەرچی ڕادوێی دنیاە وەکو گەڕیان لێبایە لە خزمەت هونەرمەندان هونەرمەندی دنیاە برا گەورەی هەمووانە گەورەی من کاک جەزایە بابام جۆژبانی لێدا زەربت بێنە سەمایە بۆ مامۆسا ڕەحیمە بۆ مامۆسا ڕەحیمە جوانی لێدەدانایە جوانی لێدەدانایە ئیدی کۆتایی دێنین ئەو سادەی نەکۆتایە ئەو سادەی نەکۆتایە کاک جەزا چیم لێ ئەکەی زروق و زەمانەوایە یەکی ڕوو لەخوا ئەکا سەد کەس پشتی لەخوایە خوا خۆی گەورە و بەڕەحمە شاخیشمان لێ دەرنایە هەندێک گۆرانی ئەڵێن پێی ئەڵێن مامۆستایە یا ئەڵێن ئیمپراتۆر یا پێی ئەڵێن وەستایە کاتێ هەڵیە سەنگێنی بۆ شاگردیش دەزنایە کاکە بۆیە چاکەیڵێ مۆسیقای لەگەڵایە منیش بە دەفێکەوە ئەڵێی ساڵی هەشتایە ئەڵێی ساڵی هەشتایە ئەڵێی ساڵی هەشتایە ئەڵێی ساڵی هەشتایە دەستان خۆش بێ بەڕاستی تێر تێ دڵە شاکردین بە هەم بە بەسەراتەکان هەم بە گۆرانەکان بە مەنەرۆژەکان کە پێ درێ مەنەرۆت و ئەچمە سەر ئاخر بەندێ نازانم وشەی ئیمپراتۆر و مامۆستا و کابرا شادی نەخوێنەوە لە مامۆستا ئەو مامۆستای منی کوشە مامۆستای چی بەخۆ کاگە ئازڕەباتی بەندێکی زۆر جوانێ عەفو قسەکەشی پێ بڕم ئەڵێ ڕەبی ماڵم وێران بێ لەو چاوە ببم کۆرە هەیە بە خۆر ئەڵێ مانگ بە مانگیش ئەڵێ خۆرە بەندێکا لە دێڕێکاڵێ هەیە بۆ خۆی نەخۆشە خەڵک پێڵێ دکتۆرە هەیە دوو بە نازانێ ئەڵێن ئیمپراتۆرە جاڵێ لە بێستانی کاڵەکە گوێز نییە بۆ سمۆرە لە دارگوێزیش مەگەڕێ لێکەیتەوە گندۆرە هونەرمەند و بەدبێژان هەتاکو بڵێ زۆرە ئەها تەمان ئەو پیاوە تۆزی خودلاوە بەڕاستیکە گاراز لێرەوە چای ماچەکەم بەندی زۆربەی زۆری هونەرمەندەکانیش بە خۆشمە بەندی موتۆتەوە بەڵام کەسیش ئاماژەی پێ ناکەن ناڵە بەندی ئەوە هەنەرمەندێکی زۆر سەرکەوتووە من دەستخۆشی لێکەمەش بەرنامەیەکی لێرە بەناوی بەرنامەی کوردەواری دیارە سەفەری چۆلەیە کرد دوای ئەو کە هاتەوە هێشتا چاوەڕێیەک سوودەکە گەورەتر بکەین شێوازی دیکۆرێرە بۆڕین بە شێوازێکی جوانتر بەرنامەکەی پێشکەشەکەین کەسێک شەرمەزاری کڕوم بە کۆمنتەکەی ئەوەنە پیاوێکی تێکۆشەر و دێرینە کاکەمان قەرەداغی کە لە دیلبەدیدا گۆڕایەوە ئەندامی مەکتەبی تێکۆشەرە دێرینەکان و شەیدانە ئەسڵاو لە کارێزای سان بەژی بۆ کورد و خاک و نەتەوە شۆڕ ژێرە دێرین بەمنی و توێژم خەتاڵەتم بە قوربان لە ئاستی شۆڕش و لە ئاستی خەباتیەوە سەرم داێنم سڵاوڕێژێ بۆ بەرنامە جوانە زۆر بەسپاس دەکات قوربان کاکە هێمن گۆران تەوانەوەیتوە
کۆمەڵە کۆمنتی زۆر هاتۆکە ئەحمەدجان زۆر بەسەری کۆمنتەکان خوێنمەوە کورە بچووکیان نەکەین بچووکیەک بێکیان نەکەین ئینشەڵڵا کەسیان دەبیر نەکەین بەڕاستیە لەبەر ئەوەیە دوای ئەوە من زۆر مادوو ناکەم بەڵام بەسەراتەکەیت کاک بورهان ئاماژەی پێ ئەو شەوەی زێنەجان تۆماتراوە بەس من پێشی بەسەراتەکە ئەمە یەکشت بیر نەچێ لێرەوە ڕێز و سڵاو نێرم بۆ جەلالی کەریمی طبعا ئەم ئەحمەد سەناویە کە ئێستا زۆر معجیبم بەدەنی بەڕاستی دوێنش بە خای دوکانیم هەمان شت نازم بێ بۆ وەدیگارتانی بۆ پێتان ناڵە ئیمپراتۆر و ئەملاک و بۆ خەڵکتان بەدواوە نێوکو بازەکە ستێ ناکەم و هونەرە جوانێکی ئەو پێشکەشەکان ساڵانێک بوو مێشکەوەرە هیلاک بوو بە کیبۆرد و بەم هەموو ئاسپات کەبیتە بەڕاستی مێشە هیلاکە بوو ڕۆژێک کاکبرانی هاوڕێم دورانستار سیدێکی پێشکەش کردم هەموو جارێک بۆ ئاکا لە دانیشتەکانێتەوە کە سیدەکەم بیا لە سیارەکە ئەی هەوار من گەڕامەوە بۆچی بۆ ڕەسەنایەتی زەینە گیان و ئەو دەنگە خۆشە و ئەو گۆرانی و زەڕ و باڵەبانانی ئێستاش چێژی ئەو گۆرانی هەرماوە لەلای من قەت کۆن نابێت کاکبران لەو بەسەراتی شێ نازانم بەسەراتی بەڵێ وەڵای بەسەراتی ئەو گۆرانیە تەبعاً من هەتا مردن بەڕاستی لە هەموو چاوە پێکەوتنی تیڤەکان ئەوتومە قەرزاری کاک جەلالی کەریمی بەڵام بەڕاستی کە نەموتوە کاک بورهان خەجاڵەتی بخۆم بە قەرزاری ێزانم چکا بەڕاستی کاک بورهان ئەو کاتە کاک بورهان مستەوەر بوو هیوای سەرکەوتنی بۆ خوازم بەڕاستی کاک بورهانستاری خۆشەویست بە زمانی خۆمان سوورەجان دەنگێ خۆشیە نا خۆی گەورە لە هەموو لایەک و بەش جا من ئەو کاتە کە کاک جەلالی کەریمی لێرە بوو بەڕاستی کاک غازیژاو یادی بەخێر ئامۆزای خۆشەویستم کە کۆچی کردووە قوربانە بووم هەموو هاوڕێی هەمووتان بووە بەڕاستی ئەو پێوتم وتی کاک بورهان پێوتوم بە ئەحمەدی ئامۆزاد سیدیە بکە لەگەڵ کاک جەلالە ئەتمیش بەڕاستی ئەو کاتە وەسای دار و تەختە بووم نەجاری بووم زۆر هینم بە شتەکە نەبوو ئەو نییە کاک جەزا کورت با بە میگوانی بۆ خۆشی خۆمەڵێم وتیان با بۆ لە سیدێگەڵ ئەم پیاوە کە دنیاوە پێناستی یەکەم گۆرانی کاک جەلالی کەریمی وتی کاک ئەحمەد کە دانیشین تەمان کاک کەمالی حای سەعیدە سوشاوی خۆش بێ کە تەجلیاتەکەی کرد کاک بورانی ڤیدیۆ هەرد کە لەگەڵ کاک غازی ڕەحمەتیان ناوێن لەگەڵ کۆ دوورێ ئیشەڵڵا چکە بەڕاستی کاک بوران لە ژیان نەماوە ئەو لە ژیانە نەماوە ئەوان زۆر هاندەرم بوون وتیان زەینە گیانەکە کاک جەلالەوێ وتی ئەوە یادگارەکە ئەوەیە وتی کاک ئەحمەد دوێنێ شەو لە ماڵ هونەرمەندێکی تەمان زۆر بەناوبانگی شاری سلێمانی وتی دوێنێ شەو گۆرانیان وتو لە ماڵ ئەوان نەیزانێ بیر لەگەڵما تۆی زانی وتمەدەی کامەیە سێرەکەم ئەم زەینە گیانەی بوو شتێکی زۆر کوردەواری خۆش جار بۆ چاوم وتم یەڵای بیڵێن بێکەوە پێشتە ئەو زەینە گیانە شاکر و قارەمانوانە نەیە بەڵێ وتیانە شاکر و محەمەد بەڵام بەڕاستی بەو شێوە حەچەن لەگەڵ حرمەت و بەڵام بەڕاستی بڵێن شاکر و ئەولکەریم بە کوردەکەی خۆما بە کوردە پەتەکەی بڵێن ئەوان پێش مامۆستا جەلالی کەریمی وتیانە بەڵام کاک جەلال بەڕاستی ڕۆحێتێکی زۆر جوانی کردەوە بەرا وای جا ئەو گۆرانیمان وت بەڕاستی دوای دوو کۆپلە من دوو کۆپلەم وت کاک جەلالیش دوو کۆپلەی وت ویستم تەواوی کەم کاک بورهان ئیشاتی بۆ کردم وتی نەکەی وتم بۆ نەکەم وتی بەردەوام بە دوایی کە گۆرانەکە تەعەن یەکی دوو کۆپلەی کەمان و کە هەشت کۆپلە باش کۆپلەت دوزە گۆرانێکمان دیرەش کردەوە دواتم کاک بورهان بۆ وتی دڵنیا بە تۆ بەم گۆرانی ئەناسی بیفعل واش بوو بەڵێ ئەوە بوو تەمان بەڕاستی من سپاسی تۆ ئەەکەم دوای ئەوە تۆ منت یەکەم کەس بووی کە منت بردۆتە چەند کەناڵی بەناوبانگ وەک کورسات وەک زۆر لە شوێنەکان باسی قوربانە بەڕاستی من کەس نەیناسی و بەڕاستی لەسەر دەستی کاک جەزا کاک بورهان کاک غازی ڕەحمەتی من ئەم ئەحمەد سەنگاوی ئێستام با پیا و بێسقەت نەبێ هەتا مردن کاک جەزا من بەڕۆحم قەرزاری تۆم هیوادارم لە لوتکەیە بتبینم جارێ قوربانە بم من بۆ ئەوەتەوەم لەبەری تۆ خۆت بە وەفا و سۆزی بۆ هەر شوێنێک قوربانە بم داوامە لە تۆ کردبێت بەژناوی لەگەمانە کۆمەڵە کۆمەتی زۆر هەیە حەزەکەم دوایی یەک بێک جوابیان بەمەوە بۆیان مستمەوە بەس بە سەرەیی کاک محەممەد بێدار گۆرانی کتایبەت و خۆشە کاگەلان فەخرەدینی خاوەڕێی خۆشەویستمان سڵاوڕێزمان بۆی خۆشەویست کاکسیروان مامعەلی بوو و دڵی نادۆ کاک عوسمان خەدر کاکسیروان دوایی یەک بێک دنیا بن وەڵامی کۆمنتەکان ئێمەوە جارێکی داوەتان یەکەمەوە بۆ ڕێکلامکردن لە رادیۆ میلی گەڕیان پێنج بکەن بە ژمارە تەلەفۆنی 0771 471 52 64 مژدەیەکی ترمانە بۆ جایەکتر ڕاگەینەوە جێ سوپاسە جێ پێزانینە نەخۆشخانەی ئەهلی تایبەت یا کۆمەڵگەی پزیشکی شار کە ئەکەوێتە بەرامبەری نەخۆشخانەی شار لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود
بۆ سەررجەم هونەرمەندانی میلی ئەوەی کە پێناسی کۆمەڵی هونەری میلیان پێەیە بۆ خۆیان و خانەوادەکانیان بەبێ بلیت ئەتوانن چەند بەرکاتێک ئەبێ سەردام بکەن هەوەکان پێ بێت بەبێ بەرامبەر چارەسەری پزیشکی وەرەگەن لێە زۆر سواسیانەکەم بۆ خۆیان و خێزان و ماڵ ماڵیان کاکاکوی تایی بەڵە سڵاو و ڕێزم بۆیە بۆتان کاکاکۆ جیان سڵاو ڕێز بۆ جەنابن کاکێر شەورامی هونەرمەندی خۆشەویستی دوورە وڵات کاکێر شتێکێکە لە گۆرانی بێژە دەنگ خۆشە دەنگ زوڵاڵەکان کە بەڕاستی گۆرانیەکانی سەرسامی کردوین بەڵای کاک بران بەبێ ئەوش من دەستە خۆش بە هەر خۆم دام نابوو دیاری بەرنامە گەڕیانیشی پێ بڵێن ئەوە وەک جێلانەکەمەوە بەڕاستی ئەوەی ترمانبات دنیایەکترەوە ئەفسانە برادرانمان زۆرمان دوو کرداوای لە بردیانەکەم کاک عەلی عەباس سڵاو ڕێز بۆ ئێوەی گوڵ من هیچم نەماوە سپاس بۆ منێک ئەو وەفەرە باسەکەم و سپاس یەکەم بە ناوی ئێوەش و بە ناوی خۆمانەوە بۆ خەستەخانەیە کە ئەو بادەرەی نوانوە زۆر زۆر سپاس و پێزانیە کاکە بەرزی چاوچی هونەرمەندی خۆشەویست زەوی شەڕە سڵاتان دەبێت لە کاراوگە و کاکا کوتەڵی کاکە زا رادیۆکەتان لە سوید وەرەگرێت نەوەڵا کاکا کۆجیان بەم نزیکانە ئەپێکدا بەزێن لە مۆبایل بەسە پەیجەکە ئەوە ئەتوان بە لایڤمان بینێن بەڵام وەکو ڕادیۆ بەم نزیکانە ڕادیۆی میلی گەڕیان لە ڕێگەی ئەپێکەوە کە لە مۆبایلەدایە بەزێن بەناوی ڕادیۆگاردن لە هەموو دنیا لە کورد لە هەشت دەبێت ئارەزویەکە پێویستی ڕادیۆ میلی گەڕیان دەبێت من لە کۆتای بەنامە زۆر سپاسی کاکە بابانجانەکەم زۆر زۆمان کاکە ڕەحیم وەڵی بەڕاستی ئێوە هونەری کوردیان زیینو کردێتەوە کاکە ئەحمەدجان سپاس کە باگەشتەکەیمە قبوڵ کرد زۆر سپاس دەکەم من پێویستی مێشتێک نییە بەڵام بەڕاستی زۆر بە تایبەت دەمێت دەستخۆشی بە کاک بابان و کاک ڕەحیم بڵێن بەڕاستی دوو کەسی زۆر بەڕێز دوو کەسی زۆر خۆبەخش دوو کەسی زۆر بە ئەدەب و بە وەفا سواسی کتر بێپایان بۆ کاکە یارشەورامی هونەرمەندی خۆشەویستی زۆر بەناوبان و هاوڕێی خۆشەویستمان کاکەشتان ساڵ بە سپاسەکەم سپاس بۆ کاکە جعفەر جەلانی کە هەموو جارێکمان دووبێت سپاس بۆ کاکە بەش بۆ دیاری بەرنامەکەمان گەڕانێکە ئەوە بێ بە دیاری بەرنامە بۆ سپاس کاتیش خۆشە تا سبێنی لەگە دیاری بەرنامەیە یا هەتا ڕۆژەکانی تر لە بەزمەکانی گەڕیان لە خزمەتان نابێت هاي هاي بعد ما صعينا دين وكسوان فافولا جنايا ليقول وكسوان فافولا جنايا ليقول شربيا واشقا درنا كاملة شربيا واشقا درنا كاملة شرطا وراجعي أمني أنا نقول هرتم لدلابيا ياري بالكشوار وقت زيرانا كان برابي ربي رخام وقت زيرانا كان برابي ربي رخام هرش أولاد عليا منظل جي رخام أقري ما نعلم وليلة كي خام اگر تمانم بچی ابوا صدصا اگر تمانم بچی ابوا صدصا دورم لیا بدن 15-20 منا لباب درسم قربم بابا او عشقا پاکی لدل مرموا خوای قولی دا پیم بوکشایا دوا خوای قولی دا پیم بوکشایا دوا چاو دایکو چوار بیا من شوام خیروا لشانسا کم تو عبای کرد بوات اصحاوا لشانسا تو عبای کرد بوات اصحاوا
آخ پیری وەک مەیمون هەڵپەڕیە کۆڵم پیری وەک مەیمون هەڵپەڕیە کۆڵم یا تۆ بەدبەختی یا منێ کوڵۆڵم ئەگەر گەنجەکەم ماتەت ماوە پێمەوت پیری چۆن پەنی داوە تا مردن ئاڵێم باوکە ڕۆژوانی لە دەستمان دەرچوو زۆر بەو ئاسانی حیفەسە حیفێ قەرمان نازانی نیشانەی پیری دیاریدا لە ڕوو سەراپام وێنەی بە فێرسپی بوو ستونی باڵام لە ناو چەمیوە کاسای تەمانم هاتواتەنیوە سەیرە بە پیری تازە پێگرم دارەدارم دێو دەسی ڕێگرم تا مردن ئاڵێن باوکە ڕۆژوانی تا مردن ئاڵێن باوکە ڕۆژوانی لە دەستمان دەرچوو قەرمان نازانی دەیخوا بای شەماڵ عەمرنەمێنێ دەیخوا بای شەماڵ عەمرنەمێنێ دڕک و سوورە گوڵ پێکاڵێنێ کاکە سوێنە خۆم بە یەک ڕانگی خوا هەرچی جای جوانە گژ بێزن ئەی خوا هەرچی جای جوانە گژ بێزن ئەی خوا من چی بکەم لە دەست خوای بەنانەس من چی بکەم لە دەست خوای بەنانەس خاس ئەدا بە خراو خراوەداوە خاس خراوەداوە خاس خاس ئەدا جارێک سپاس بۆ ژەنێرە بەتوانەکان کاکە بابان کاکە ڕەحیم زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاک ئەحمەد سەنایی سپاس بۆ کاک جەعفەر جەلالی بۆ کاک گران بۆ کاک هەیدۆش سپاس بۆ بیسەران کە تا ئێستا لەگەڵمانە بوون بە هیوای کاتیش خۆش هەتا بێگەیشتنەوەی تر هیوادارم هەموو ڕۆژێکتان پڕ بێت لە مۆزیکی گۆرانی و خۆشی و بەختەوەری ژیانتان پڕ بێت لە گۆڵ ئێوارەتان شاد بەخوا